وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە بە شەدووی مانیفێستە ئاخێزی بە ناوە ڕێگایەک کۆیلەتی بەڕەسی ئەەکەین لەم دیبەیتەی ئەمڕۆژە. من لە دیبەیتە یەکە مانیفێستە ئاخێزیە ئیشارەم بە مەتاڵەبێک کرد کە لەگرام محاولە ئەەکەم چاوێکیان پیا بخشێنم و جوابێک بە سوالاتێک ئیمکانی هەست دروست بوێ بدەم. نکتەی ئەووەڵ ئەمەسە کە ئێمە وتمان ئاخێزە کوردەوارە سەربەخۆ دەرنەتیجەیە فعالیەتهای سەرفەن ئینتزاعی نەبوو، بەڵکو خوێندنەوەیە ئەمڕۆژین شرایطە ئێستایی و ئەم دەقیقەیە ژیانە ئێمەیە مردمە لە ژێرە سیستەمێکاوە لە جیهانە ئەمڕۆژە تەڕاحی بووگەوە ئێمە تیا زندگی ئەەکەین. و لە کنارە ئەوە خوێندنەوەی ئەمیقێکە بەرامبەر بە تەحوڵاتە مختلفە دنیا هەسمان و جوامع مختلفە بەشەریە کە چاومان پێکەوتگە. ئێمە بارهای بار لە تەرەفە معاندین و ڕوبەڕوویە ئەم پرسیارە ئەوین کە ئێوە چیتان کردگە یا چی ئەکەن. بزانن بەراوردە ئێمە و حرەکەتێک کە تا ئەم دەقیقە کردگمانە لە زەرفە 5 ساڵە پێشۆ داستانێک نییە کە بخونجێتە ناوە هیچ تعریفێکی کلاسیک و هیچ نگاهێکی پێشووتر لە جەریانات و ئینقلاباتێک کە بەناوە ئینقلاب مەشهور بوون. خوێندنەوەی دنیای ئەمڕۆ احتیاجی بە دەرک و دەریافتێکی دروست لە شرایطە ئەمڕۆژینە جیهان و دنیایێک لە قەرنە بیستۆمە و اتفاقاتێک لە قەرنە بیستۆمە تێپەڕی و دنیایێک لەو قەرنە گوزەری کرد و بەشەرێک لەو قەرنە هاوردیانە دەرەوە تا ئەمڕۆیەکە واینە ساڵە 2021. انقلاب لە سەرزەمینە ئێمە و بەدەستە ئێمە دەمێکە دەستی پێکردگە، ئەمە ئەوەی کەەوە بەرچاوە ئێمە ناکەوێت سەیتەرە و سوڵتەیە دەریافت خوێندنەوە معیارگەلێکە کەوا لە ناوە ئەکسەریەتە ذهنیەتە ئێمە. انقلاب ئەگەر لە پایەی ئەوەڵە مەفهومیەوە دەستی پێ بکەین، یعنی ژێر و ڕووکردن ئێشێ لە سەرەتاوە ژێر و ڕوو بکات تەواوە تەعابیر و تەفاسیر و دەریافتگەلێکە ئێمە هەسمان و بە گوێرەی ئەوە محاولە ئەەکەین جەهان تعریفکەینەوە بۆ خۆمان، جەهان تەرجمە بکەینەوە بۆ خۆمان، محیتە دەوروبەر خۆمان بۆ خۆمان تەرجمە بکەینەوە. تەسویرێکە ئێوە لە ئینقلاب هەستان تەسویرێکە کە حتمەن لە ئینقلاباتە کلاسیکێک وەکو ئینقلابە فەڕەنسە، وەکو ئینقلابە ئۆکتۆبرە رووسیە، وەکو ئینقلابە چین یا وەکو ئینقلابە کارتۆنیە نەمایشیەکەی ساڵە 57 کۆرپۆرێشنە ئێرانی بوو، بەو مەعنا کە حوزورە هەزاران هەزار نەفەر لە خیابانەکانە یا ئەنچێکە لێو دوا مەشهور بوو بە بەهارە عەرەبی و مەیدانە تەحریرە قاهرە و حزورە هەزاران هەزار ئینسان لە جێگەیەکا وە کۆبوونەوەیان و سەردانە شعارێک بەناوە الشعب يريد إسقاط النظام. بە باوەڕە من هەروە کە معتەقدم انقلاب ساڵە 57 پارادایم شیفت بوو، معتەقدم ئەکسەریەتە ئەمانەی کە ناویان دیاگە انقلاب واقعی نەبووگن و تەلاشە واقعیە بۆ انقلاب نەبووگن، بەڵکو شرایطێکی تاریخی دەستیان داگەسە دەسی یەکتری اتفاقی کەفتگە و نیروی توانی گەسی لە خەلای قدرتێکە ئستفادە بووگە بە بازوویەکی نظامی خەلای قدرت تەسەڕفکە و کۆنتڕۆڵە جامعە بگرێتە دەسەوە. ئەمە ئەوەی کە ئێمە تەعقیبیەکەین و خوێندنەوەیە کە ئێمە لە جەهان ئەمڕۆژ هەسمان بە مەسیرێکە ئینسان پێیا تێپەڕیگە. ئەگەر هەدەفمان لە ئینقلاب ژێر و ڕووکردنە کل لە سیستم گەڕانەوەی دەسەڵاتە بۆ مردم، ئێشی مردم هەر لەم دەقیقەوە کە لەفزە ئینقلاب اتفاقەکە فێ ئامادەی پەزیرەشە ئەم ڕۆڵ و ئەم مەسئولیەت و ئەم نەقشە بوون. یعنی ڕۆخەندنە دەسەڵات نەک لە خیابانە، نەک لە مەیدانە شەیادە تاران و مەیدانە ئازادیە تاران و دەرە گاراژە کرماشان و مەیدانە ئەقباڵە سنە سرفەن دەست پێ ناکە، بەڵکو ڕۆخەندنە حاکمیەت لە زەهنە تاکتاکە ئێمە
لە پەیوەندی اجتماعیە کە ئەیگرین لە تەلاشێکە بۆ دروستکردنە شەبەکەهای ئینسانی لە تەلاشێکە بۆ سازماندەهیکردنە خۆمان لە تەلاشێکە بۆ ناساندنە قودرەتە خۆمان و لە تەلاشێک لە تەعریفکردنەوەی خۆمانە ئەیکەین اتفاقە کەفێ ئەوەی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تا ئەم دەقیقە کردگێسی کە ناچێتە قاڵە بە هیچ تعریفێک ئەوەسە کە ئەم ئینقلابەی خەریکە گستەردە ئەکا لە سەرزەمینە کوردەوارە و ڕۆژانە ئێمە شاهدە پەیوەستبوونە کەسانێک بە ئەم مەسیرە ئەوین ئەلبەتە کەسانێک کە هیچ تەجروبەیەکیان نییە کەسانێک کە تەمام زندگیان محاولە کریاگە کە بێدەسەڵاتیان کەن محاولە کریاگە کە هیچ ئەحساسێکیان نەبێ محاولە کریاگە کە هیچ ئەحساسە قودرەتێ لە وجودە خۆیانە نەکەن واخێزە کوردەوارە سەربەخۆ لە وەها فەزایەکە هات کەسە دەرەوە لە وەها فەزایە کە پڕە لە تەساویرە درۆزنانە پڕە لە تەساویرە نەمایشی پڕە لە نەمایشهای سەلەبریتی پڕە لە تەعابیرە فاسد پڕە لە تەعابیرە ئینسان بە بەردەگی کێشان و بە کۆیلەکردن انقلابە واقعی زمانی اتفاقە کەفێ و انقلابە واقعی زمانی ڕوویداگە کە تۆ لە حوزورە ژیان ڕۆژانە تا ئەمە بوێنیت یعنی تۆ بزانی چیت گەرەکە بزانی چی ئێشێ بکەی و بزانی چی ئێشێ نەکەی تا بتوانی ئەگەر ئەحیانەن توانیت سیستەم نابودکەی دەست بەجێ ئەو حرەکەتەی کە تۆ کردگتە منجەر بە داڕشتنە نەزمێکی جەدید بوێت کە ئاحادە ئێوە لە ناوە ئەو نەزمە شرکەتتان هەست قودرەتتان هەست نەزەرتان هەست سەلیقەتان هەست و ئۆمقە جامعەیە ئێوە شتێکی بە ناوی مردم دروست کردگە مردمێک کە هەر کاموانە سەرە پێگەی خۆیانە وانە سەرە جێگەی خۆیانە وانە سەرە مەشاقڵە خۆیانە تووشت تەوەهم نەوگن گشتیان ئەحیانەن ئەنیشنە سەرە تەختە سەڵتەنەت بەڵام گشتیان ئەتوانن هەمان قودرەتێک کە قەرارت جەمع بوێ لە وجودە عیدەیەکە تحت ناوە نخبە تحت ناوە ئەلیتە سیاسی تحت ناوە مؤسسات و کۆمپانیهای خصوصی کۆرپۆرێتی لە وجودە خۆیانە دابەشی کەن لە ناو جامعە ئەم قودرەتیانە بوێت ئیعمالە نفوزیان بوێت و بتوانن ئەم مەسیرە هەم هدایەتی کەن هەم بیپارێزن هەم بەدەستیانۆ بێ و هەم دائیمەن لە پەرستاریە ئازادی خۆیان و قودرەتە خۆیان بن بەمە ئێژن انقلاب بە مەسیرێکە ئێمە گوزەرمان کردگە لە قەرنە 19 و قەرنە 20 بە اتفاق گەلێک کە دەوڵەتانە جەهان و نخبەگانە سیاسی و نخبەگانە دانشگاهی و تەبەقەی ئەلیت و تەبەقەی مریت گەرەکیان بوو بەشەر بووەنە وادیە بێدەسەڵاتی مطلق شکستی پێ بدەن گیجی کەن ئێرادەی لێ بکوژن ئەحساس زەعفی پێبن ئەحساس زەعف خەڵەتیاگی ئەحساس زەعف بێدەسەڵاتی لەزا ئەوانەی کە تەعبیریان نییە معیارگەلیان کۆنەس دوو حاڵەتی هەست یا لە تەفەکر و کاری خەلاقانە بە دوورن و هیچ دەغدغەیەکی دەرونیان بۆ گزارشکردنە لە ڕەنجەکانە خۆیان نییە یا ئەوەی کە کارمەندانە دوونپایە و پایە خوارە سیستەمن و ڕۆڵیان هەست و نەقشیان هەست لە پەراکەندەکردنە فەزای ناومێدی و بێدەسەڵاتی بەسەر ئێمەی مردمە نەقشیان هەست لە ترازاندنە ئێمەیە مردمە نابودکردنمان انتزاعی کردنمان نابودکردن جامعە بۆیە ئەنچێ کە لە سەرزەمینە ئێمە اتفاق کەوتکە بە حزورە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئینقلابێکە خەریکە بەرەو پێش ئەڕوا و ئەم ئینقلابە کەی تەکمیل بوویت کەی تەواو بوویت کەی بگا بە سەرمەنزڵە مەقسوودە خۆی کەی بتوانێت نیروگە لە مختلف خۆی ئازادکە کەی بتوانێت لە جەمبەگە لە مختلفە لە ناو ئەم جامعە و حزور پەیاکە پێویستی بە گرنگی
لەوێ پیا ئەکات کە چەنی توانیویتی ئەم هاودڵیە دروستکات ئەم تەغیرە لە سەتە ژیانە ڕۆژانە دروستکات. ئەوانەی مخاتەبینە ئەم دیبەیتانن ئەگەر تەحەولات ئەوێنن لە ژیانە ڕۆژانەی خۆیانە، لە هەڵسوکەوتیانە تەکە دیگەرانە، لە هەڵسوکەوتیانە تەکە دەستگاهە پرۆپاگاندای حاکمیەتە، لە چۆنیەتیە تعریفکردنەوە و معناکردنەوەی ژیانیان ئینقلاب لە ناوی ئەوانە اتفاق کەوتگە وا خێستوانی گێسی سەرکەوتوو بێ لەم کارە. ئەگەر عاملە ئەسڵەیە کە بەر بە حرەکەتە مردم ئەگرێت عدەمە قەتعیەتێکە لە سۆحای خەلای قودرەت، ئەمە فقط بە یەک شێوە جواب ئەدرێت و ئەویش حزورە ئەکسەریەتیە مردم، قبولکردن نەقش و ڕۆڵە و ئینقلابێکە کە لە زەهنە ئەمانە هاتکە نەک بە تەنهایی ناڕزایەتی، نەک بە تەنهایی تووڕەییەک کە تووڕەیی عەقڵی نییە، تووڕەییەک نییە کە لە معناکردنەوەی ڕەنجەکانەوە هاتبێتە دەرەوە، بەڵکو کە فوکڵێکی مەقتەعیە کە ئەتوانێ بەڕاحەتی بکەوێتە بەر ئستفادەی عیدەیەک و سەر لە نوێ ئەم داستانە تەسەلسولە باتڵە لە ناوە سەرزەمینەکانە ئێمە تکرار بوێتەوە. لەذا ئەگەر ئێوەمانان ئەکەونە بەرە حەجمە، منزورم یاران ئاخێزە، و مەجبورتان ئەکەن کە قسە بکەن، یا مەجبورتان ئەکەن لە شتێک کە نازانن، یا مەجبورتان ئەکەن لە ئوفقێک کە گرتبتانە سەبەر و ناتوانن بێژن کەیە و تاریخەکەی بدەن، ئێوە ئەتوانن ئەم دەقیقە و ئەم سانیە ئشارە بکەن کە ئینقلاب دەسی پێ کردگە، ڕەوەندێکە کە ئاغاز بووگە و ئەمەی کە چەنێ گوستەردە ئەوێ و کەی ئەتوانێت تەمامە جامعە بتەنێتەوە، ئەمە داستانێکە کە ئێشێ ئیمکانات چۆنیەتی جەزابیەتە ئەم ئەمرە و مەسائلێکی فرە دخاڵەتی تیا بکە من جملە بەخت تا ئێمە شاهدە ئەم ئەمرە بوین. پس ئەگەر ئێمە واردە ئەم بەشەی مانیفێستە ئاخێز ئەوین متوجه بووین وەختی بەحسە لە ئینقلاب ئەکەین منزورمان چییە؟ منزورمان ئاوەژۆکردن، منزورمان سەرۆژێرکردنە بە تەمامە معنای زەهنیەت و خوێندنەوە و جامعە و ڕیخت و سیستەمێکە کە تیا زندگی ئەکەین و ئەمە پێویستی بە حضور و مشارەکەتە ئێمە و لە مەسیرە ئینقلاب بوونا و تەلاشکردنا بۆ ئینقلاب هەست. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ مطمئنە ئینقلابێک دەتوانێت ئینقلابە واقعی بێ کە نیروەکانە ئینقلابە خۆی تۆلیدی کە، ئەبزارەکانی خۆی دروستی کات، قودرەتەکەی خۆی بیگرێت و دەم نەتیجە ئێمە چاوەڕوان و هەوڵە ئەوە نەوگین کە سعیکەین نفوسکەینە ناوە داڵەنهای تاریکە سیاسی و بە ارتباط گرتن و بە دروستکردنە کەنەکشنهای جۆرا و جۆر، سعیکەین لەسەرەوە بۆ خوارەوە اتفاقاتی شکل بین و نەقشە زۆرۆ و نەقشە منجی بۆ خۆمان بازیکەین، بەڵکو ئێمە تەلاشە ئەوەڵمان دروستکردنە مردمە، ئێمە مانانێک کە بتوانین لە کناری یەکتریا تەبدیل بووین بە مردم و لەم مردم بوونە خۆمانە عەزەمەت بوێنین، حەقە سەروەری بوێنین، حەقە دەسەڵات بوێنین. ئەو جۆرە ئەگەر ئێمە ڕەفتارمان کرد و بەم نەتیجە گەین ئەو وەخت اتفاقات یەک لە دوای یەک بەدەسە ئێوە دروست ئەوێ. بزانن ئێمە ئەمڕۆژی لەگەڵە مەسائلێکان ڕوبەڕووین کە من کۆرنۆمەتری تێمەسەری و کۆرنۆمەتری ئشارەیەکی پێ ئەەکەم تا ئەگەین بەمەی کە چه اتفاقێکە و ئەمڕۆ مردم فرەقسەیەک ئەکا و زەمینەیە ئەم فرەقسەکردنە و ئەم نەزەراتەی کە ئێرائای ئەکەین خروجیەکەی بووگە بە ئەم جەهانە خەسیاگە پڕ لە تووڕەییە مەسخە نەشئە، جهانێک ئینسانەکانی ئەسڵەن حاڵیان خاص نییە. دنیای غەربێک کە خۆی ئەزانێ دووچارە بوحرانگە لە عەزیم بووگە کە نمودەکانی بۆ خۆیان وەختی بەرجستەی ئەکەنەوە لە ماجەرای برگزیت و لە داستانە دۆناڵد ترامپ و بعد لە تەوتەیە کە بەرعەلەیهە دۆناڵد ترامپی ئەکەن چه اتفاقی لە جامعەی ئەمریکا کەوتگە.
بزانن ئەوەی کە ئێمە گەرەکمانە تەوەجوهی پێ بکەین و بیبینین ئەمە سەکە من لە دیبێتەکەی پێشووتر وتم مارکس نەوی دیدا وتی شەبەحی بەرسەر ئەوروپا ئەسوڕێتەوە و ئەوی شەبەحە کۆمۆنیزمە دەلیلەکەی ئەوە بوو بۆ ئۆڵیمبار لە تاریخە جێگەگەلێ دروست بوو بە ناوە شار و ئەم شارە بە ملیۆن ئینسانی تیاهات ئەم ئینسانانە خەریک بوون ڕیختێکی تریان لە جەهانێکی تر دروستە کرد بە شێوەی ژیانیان بە شێوەی بەرهەم هاوردنیان و بە شێوەی پێگەیەکا کە لە ناو ئەم نەزمە جەدیدە قەرار بوو پەیدای بکەن بۆیە مارکس هات و منجیانە ئەم ئەسرێ معرفی کرد ووتی ئەوانە ئەکسەریەت جامعان کەم ئەکسەریەت جامعە پرۆلەتەرن و چون شارەکان گەورە بووبن و چون ئێمە واردە سەرمایەداری بووگین و چون ئەمانە ناوگوزیرن بە هێزەکار دەرنەتیجە ئەمانە ئەون و ئەکسەریەت و دەرنەتیجە ڕێگەیە کەسبە قودرەتە سیاسی ڕێگەیە کەسبە قودرەتە سیاسی لە ڕێگای ئەکسەریەتە و ئەویش تعریفکردنەوەیە کارگەرە و تەشویقکردنەوە و ئاگاهکردنەوەی کارگەر بەم ڕۆڵەوە بە ئەم نەقشە ئەیگرێت بۆ ئەوەی کە بتوانێت ئەمە بکوتێتە ناو یەکتریوە لەذا ئومیدیدا وەلێ من مقایسەیەکم کردوە وتم عەسرە ئێمە ئەو شەبەحەی کە ئەگەڕێ شەبەحە کۆنترۆڵە شەبەحە تەسلیم بوونە شەبەحە بەردەگیە و شەبەحە نامەردمیە بەسەر جەهانە ئەسوڕێتەوە و بەتایبەتی لەسەر زەمینە ئێمە یعنی ئێمە نەک ئەوەی کە دنیای غەرب ئارمان شەهرمانە و تعقیبی ئەکەین کە بەم یوتیپیا بگەین بەڵکو خوێندنەوەی ئێمە لە دنیای غەرب خوێندنەوەیەکە کە مەسیرێک ئەوانە تەیان کردگە و گەیگن بە بەردەگیە مطلق و کۆیلێتی مطلق ئەی خوێنین و تەجروبەی ئەوانمان لەبەرە و ئەزانین ئەوان لەکوێ خەتایان کرد و ئێمە محاولە ئەکەین ئەو خەتان نەکەین بە خوێندنەوەی دروستە خۆمان تا ئەو بەڵا کە بەسرە غەرب هات بەسرە ئێمە نێت ئەوەی کە ئێمە لە غەرب ئەیوێنین تەبیعەتەن فکرەکەین سروەتێکی عەزیمە و ژیانێکی ئازادە و ژیانێکی مرەفەهە ئەوەی ئێمە لە غەرب نایبینین زنجیرەکانە لە ناومیدی لە بێمەعنایی ژیان لە تەنهایی لە هاڕیاگی لە فەقر لە نابەرابەری لە ڕەسیزم تەبعیزە نژادی و تەبعیزاتە جۆرا و جۆرێک کە لە ژێرە پێستە وڵاتان غەربیان نفوزی کردگە ئامارە عەزیمە خودکوشی ئامارە مەسرەفە مەوادە ڕەوانگەردان و مەوادە مخدر دەورانە ڤالیۆم دوران قرصهای ڕەوانگەردان دوران LSD دوران قرص X دورانێک کە مردمانە غەرب بۆ نجات پەیداکردنە لە ئەنگزایەتی و ئەستراب لە تەنهایی لە لەبوونە مەیلە بە زندگیە لە ژەڵەژانە داستانێک کە بۆ خۆیان تعریفیان کردگە لە خۆشبەختیە بۆ پاراستنە ئەم داستانە بۆ خاتری ئەوەی بتوانن ئەدامە بدەن پەنا ئەوەنە دنیای نەشئەگی ئێمە ئیشێم سەیرە بەڕەسیکەین بزانین چ ڕێگەیەک چوو دنیای غەرب کە لە پشتە ئیندیڤیدوالیزمە بە بەردەگی بە کۆیلەیی مطلق بە بێئیرادەگی مطلق ڕەسی و ئەوەی کە ئەمڕۆ مەوجود نییە لە جەهانە ئیدەس ئەوەی کە ئەمڕۆ لە جەهانە مەوجود نییە ئەڵتەرناتیڤە دوای ئەم کاولی زۆڵم و بەردەگیەسە غير قابل التصور جهان امروج بو انساني كروبرويه بيتو ئێمە لە جێبەیتەکان ئاخێزە کوردەوارە سەربەخۆ وتمان ئەنچێ کە لە ژێرە ناوە خدمەتە جەهانە غەرب بە دنیا کریاگە نەک تەعقیبە خۆشبەختی ئینسان نەک بە شوێنە حەقیقەت چوونا بووگە بەڵکو حفز و پاراستنە سیستەمێکی جەدید لە سوڵتە لە دەرامەد
بسر جهان بوغا يعني تمام علوم لشاخهاي مختلفة لزي الشناسي قرتقا تا النورو ساينس تا عصب شناسي تا الروان شناسي بتمام باڵەکانیۆ تا فیزیک تا شیمی لە ڕاستایێ هێشتنەوەیە دەسەڵاتە ئیمپراتوریهای ئستعمارگەر ئەوروپاییە بووگە بۆ یەک چرکە لە تاریخە ئەم دەوڵەتە ئەوروپاییانە دەوڵەت ملت بەر ئەساسە ناسیۆنالیزم نەبووگن بەڵکو ئیمپراتوری گەلە استعماری بووگن کارە دانشمندانە دنیای غەرب متیعکردن دەستەمۆکردن ناسینە خویە ئینسانگەلە سەرزەمینهای دوورە نەناسریاگە بۆیە تاریخت بۆ دروزەکەن بۆیە تاریخت بۆ ئەنووسن بۆیە کتێوت بۆ چاپەکەن بۆیە مطالعە لەسەر جامعە دەکەن بۆیە مطالعە لەسەر مەردمانەکەت ئەکەن و ئەنچێ کە تۆ لە خۆت گوزارشی ئەدەی گوزارشێکە کە ئەوان لە تۆی ئەدەن و تۆ نیست نە مەردم شناسیت هەست نە تاریخت هەست نە جوغرافیات هەست و ئەوەی تکراری ئەکەی تۆ قسەکانە ئەوانە قسەکانی ئەوانیش لە ڕاستای متیعکردن و دەستەمۆکردنت تۆز بۆ سیستەمە خۆیان و لە ڕۆژە ئەوەڵیش و ئاوگسە و نایچی شارنۆ لە داروینیزمۆ بیگرە تا نەزەریەیە قەراردادە ئیجتیماعیان تا نەزەریەی جمهوریەتە جەدیدیان تا نەزەریەی دموکراسیە تودەییان ئەمانە گشتیان بەرساختەگەلە دەستگاهای قدرەتن بۆ پەرەپێدانە بە دەسەڵاتە خۆیان ئەوە ئێشە لە خۆتان سوالکەن جەمعیەتێکی 3 ملیۆنیە جەزیرەیەکی دوورکەوتەگە بەناوە بریتانیا چۆن ئەتوانێ عەزیمترین ئیمپراتوریە تو لە تاریخە بەشەریەت دروستکە کە خۆرەتاوەکەی لە هیچ گوێنە نیشێتەوە 3 ملیۆن نەفەر جەمعیەت ئەتوانێ هندێکی 300 ملیۆنی ئستعمارکە بەچی ئەم کارەکە بەچی توانی ئەم کارە بکە بە هێزە سەربازی سەرفەن بە پوڵ بەچی توانی ئەم کارە بکە لەذا بۆ خوێندنەوەی ئەوە من کۆڕنۆمەتری تێمە سەرە ئەم ڕێگەیە و مەسیرە بەردەگیە کە تێی ئەوێت مشخصەن ئەگەڕێمەوە دوای وەقایع جەنگی جەهانیە دووەم و هەرزگاهێک گوزەرێک ئەدەم بە دەورانە ئستعمارە ئەم دەوڵەتە ئستعمارگەرانە بزانن ناگەهان دوای جەنگی جەهانیە دووەم اتفاقێکە کەفێ و ئەویش ئەوەسە لە بەرامبەر تەبعیزگە لە جۆرا و جۆرە و شرایطێکە لە جاوەمە غەربیە دروست بووگە داستانێک شروعەکە یەک ئوفول ئیمپراتوریەتە بریتانیا ئوفول ئیمپراتوریەتە بریتانیا بریتایەیەک لە ناوە دڵە شەڕە هات کەسە دەرەوە و جەنگە جەهانیە دووەمە هات کەسە دەرەوە کیسەی خاڵیە وەزعیەتی باش نییە و لە کنارە ئەمە تاریخێکی نگریسی لە ئستعمار تۆمار کردگە بە تایبەتی لە بەردەداری بە تایبەتی لە تجارەتە تریاک و معزەلێکە بەسەر چین هاوردی و لە کنارە ئەمە طبقەیەکی کارگەری هاڕیاگی بێ ئیمکانات و دروستکردنە قەبارەیە شاریە سەنعەتی کە ئەتوانێت تهدید بالقووە بێ لە فروپاشیە دەرونیە طبقەیە حاکمەیە بریتانیا ئەیان خاتە ئەم فکرە کە دوای ئەوەی کە تەسویرە عەزیم ئیمپراتوریەتە بریتانیا نەما و ئەم شکڵە قێزەونە لە ژیانە ئیجتیماعی لە ناوە بریتانیا حاکمە ئەم شارە بێفەڕانەی کە بەهۆی کارخانەگە لە جۆرا و جۆر و گتۆگە لە جۆرا و جۆرێکە لە دەوریانە دروست بووگە و خەشمێکە وا لە ناوە ئەم مەردمە ئەتوانێت سەمەرەیە بخڵقێنێت و تووڕەییەکە وا لە ناوە مەردم ئەتوانێت سەمەرەیە بخڵقێنێ کە ئەمانە هیچێکیان پێکۆ نەکرێتەوە ئەکەونە فکرە چارە نزاوەڕین اتفاقێکە ئەکەفێ ئەمەسە بەر بە ئینقلابی بوونە ئەم مەردمە بگرن بۆ خاتری ئەمە ئەشی یەکسری تەساویر بەنە ناو زەهنە مەردمە ئینگلیس یعنی بە جۆرێ بۆ ئەوەڵین بار ئەمانە وەختی لە ئیمپراتوری بوون دەرتێن
ئیجاد نەوعی حسێکی ناسیۆنالیستی لە بریتانیا بکەن. مردمێک کە فقط لە تەوەهم ئیمپراتوری بوونا خەریکی کارکردن بووگە و کارکردن بووگە بە گەنتری شرایط زندگی لە مەعادنە زوغاڵە سەنگ و لە کارخانەهای نەساجی و کارخانەگە لە جۆرا و جۆرە بریتانیا شروع ئەکات لە تەریقە جامعە شەناسان و مردم شناسانیە لە حوزەیە هونەر ورودەکە، سینەما، موسیقی، ڕەقس، داستان و ئەدەبیات. شروعەکان بە کۆکردنەوەی ئەدەبیات کۆنە ئینگلیسی لە ناوە دڵە لادیەکانە، ڕەقسە لادیەکان، خاتراتە ژیانە خۆشە مردمانە لادێ، تەسەورێک لە ئینگلیسی بوون دروست ئەکەن کە بێتۆ عاملە ئیتحاد و بێتۆ هۆی سەرکوبە ئەو تەبەقە کە لە ناو شارەکانە دروستیان کردەوە جەمعیەتە ئەمبووهن بە تەوەهمێ لە ژیانە ئینگلیسی پیور گەڕانەوە بۆ لادێ. چون ئەم ترسە ئەمیقیە و ئەمیقە کە هەم لە تەرەفە کۆلۆنیەکانە خۆی ئەم ئەتوانێ بریتانیا تەهدید بکات، هەم لە داخڵ و مردمە خۆی ئەتوانێت تەهدیدی بکات، سعیەکات مخدرێکی لێبا لە جامعەی خۆی و هدایەتی بکە. لە کەنار ئەمە شاهدە هەڵسانە مبارەزاتە ڕەشەکانە ئەمریکایت لە بەرامبەر دەسەڵاتە سپیەکانە. هەر لە مالکۆم ئێکسۆ تا مارتین لوتر کینگێ کە پێشگامە سیڤیل ڕایتە و حقوقە مەدەنیە، تا جنبشگە لە مختلفێک کە بەرەو ڕادیکالیزمێکی شەدید ئەچن و خەریکن جیهان ئەتەن و ئوروپا، ئەمریکا، فەڕەنسا، لەندەن، پاریس ئەمانە ئەتەنێتەوە و بە تەبع ئەمە ئەمریکای لاتی نەگرێتە بەر. خەشمێکی عمومی لە تەنهابوونە، لە منزەوی بوونە، لە بێمەعنایی زندگیە جەهانە غەرب ئەگرێ و غەربیەکان لە ڕێگەی مراجعەی ئەم مردمە بە ڕەوانشناسەکان ئەفەهمن کە وەزع مردم وەزێکی خاص نییە کە لە ژێرە پێس ئەم جامعە خەریکە ئەتفاقێکەکەوێ. دنیای غەرب لە بەرامبەر ئیتحادە جەماهیر شەوروی و چینە کە گفتمانە کۆمۆنیزم و گفتمانە قدرەتە جەمعیان هەست، مەسئلەی ئیندیڤیدوالیزم بەرجەستەکەنەوە و سعیەکەن تەبدیلی بکەن بە ئیدەیەکی مقدەس لە تەریقە جامعە شەناسانیان و لە تەریقە و کەسانەی کە فەلسەفەیان بۆکەن، لە تەریقی و کەسانەی کە بەناوە نوخبە معرەفیەکەن تا بتوانن لە بەرامبەرە ئەما بوێسن و لە بەرامبەرە هێزە ئیجتیماعیە بوێسن. بەڵام لە ژێر و خەریکە لە ناو جامعەی ئەمانە گروپگەل و ئیجتیماعاتە مختلف لە بەرامبەرە سیستەمیانە سەفارایی ئەکا و خۆی دەرئەخات. ئەوەڵین ئەسلێک کە دەستپێکە ئەسڵە ڤالیۆمە بۆ ئەوەی کە ئیحساسە ڕاحەتی بدەی بەم مردمە، بۆ ئەوەی کە ئەم مردمە تەنهاییە خۆیان فرامۆشکەن، بۆ ئەوەی کە ئەم مردمە بتوانن ترسەکانیان لە خۆیانەوە دوورکەنەوە، قورسێک مەسرەفەکەن بەناوە قورسە ڤالیۆم کە بە سوورەتە گوستەردە پزیشکان و ڕەوانکاوان و ڕەوانشناسان لە سەرتاسەرە جەهان و جەهانە غەربە بۆ مردمی تەجویزەکەن. ملیاردها ملیارد قورس لە ڕۆژە مەسرەفەوێ. لە کەنارە ئەمە وعدەگەلێک بۆ ئینقلاب و هاوکاتە لەگەر ئەوە ڕژیانە خەڵکیە ناوە خیابان لە کاستاریکا گرتەگە تا پاریس، تا لەندەن، تا واشنگتۆن، تا نیویۆرک و سەرکوبە شەدیدە دەستگاهە پۆلیس. ئەم جەریاناتە ناتوانن ئینقلاب بکەن و ئینقلاب ناکەن و شکست دەخۆن و سەرخۆردگیە تەمامە جامعە ئەگرێ و تەمامە جەهان ئەگرێ. لەگرا تۆ
ئەوێنی اتفاقی کە دەسی داگەزە دەسی یەکتریە و ڕەوەندێک کە دەسی داگەسە دەسی یەکتری ئەمەسە ئینسانەکان تەبدیلە بە تاک بکەن و بێژن تاکبوونە ئینسانەکان ئەو جا ئازادیە. هاوکاتە لەگەڵ ئەمە تۆ ڕوبەڕوو ئەوی تۆ لەگەڵە جەریانت چینە و مەسئلەی چین و مەسئلەی شەڕ قودرت لە دەسەڵاتە حیزب کۆمونیستە داستانم مەئۆ و گرفتاری مەئۆ بەدەست ڕفقای حیزبیە متقاعبە ئەوە ئینقلابە فەرهەنگیە دەروونە حیزب کۆمونیستە چین تەوەسوتە مەئۆ و ژنەکەی مەئۆ کە لە ڕێگەی هۆنەر و ئۆپێرا و تەئاتر بۆ دروستکردنە نەوعێک لە فەردیگەرایی بۆ لێکوتانە سیستەمە قەدیمە تەفەکوورە چینی و ئیمپراتوریە چینی و خودایگوونەگی ئیمپراتور دەست پێەکە بە هاوکاریە دروستکردنە گوردانگەلە سوور لە مناڵەکان لە مەدرسەیەکان و متقابە ئەوە دەرگیریهای داخلی چین و کوژانە ملیۆنها نەفەر و لە بینبردن و کوشتنە ئەکسەریەتە سەرانە حیزب کۆمونیستە چین. ئەمە ڕەوەندی تەحوڵاتێکە کە دنیای غەرب لەگەڵ یا دەست پێ یەخەس. دنیای غەرب لەگەڵ توودەی عەزیمە جەمعیەتیەکە ڕوبەڕووە کە ئەم توودەی عەزیمە جەمعیەتیە شێوەیە کۆنتڕۆڵکردنی نازانێت و هەر لەحزە تووشە قەیرانگەلێک ئەوێت و ئەم تەهدیدانە خەریکە پێ ئێژێت ئەم مەردمە ئەتوانێ نابوودی بکە. لەزا ئەمانە هەماهەنگتەکە یەکتریا عەمەڵ ئەکەن دەست ئەکەن بە ڕیسێرچها و تحقیقاتە فرەیە کە بتوانن ئەم جەمعیەتە کۆنتڕۆڵ بکەن. دوای شکستە ئیجتیماعیەکە ئینقلابات ئەیخوات ڕەهبەرانە ئینقلاباتە تەبدیل ئەون بە بیزنسمەنە گەورە تەبدیل ئەون بە گروپهای گەنگە مەوادە مخەدەر واردە حەوزەیە گۆرانی و حەوزەیە فساد اجتماعي ون جنبش كله كبر عليها التبعيز راسيزم نا برابري ونا عدالتي كوتري نك نا برابري ونا عدالتي وراسيزم اواني لبين نبرد نك اوانا لبين نشون بلكو خزيان ناو جامعة شكستيان خوارد واوانا خراو تربون نا برابري أميقتر بوه نا عدالتي أميقتر بوه أما جامعة كودياني يكتدي وأم خشمة وأم تورئية سمركي بوه برخورد جروبا كانت جنگ لقل يكتديا جنگيزميك لدنيا كوتري مصرفه بكرانة مواد مخدر ناگهان لم دوران اتفاقي كفي اتفاقي او اتفاقا جريان شر فيتنام خالي بوون كيسي يالات متحدة امريكاس هاتنا سركاروي ريتشارد نيكسون اغاية نيكسون پشتواني طلاي دولار امريكا لاوا وبول امريكا تبديل بفيات ماني كاغذ شوكيكي عظيم بمنابع مالية جهان أدات پولا كان تبديل ونوكالا قيمة گزاريان لسلكري تا أمريكا صال 1974 أقل اشتبانكم عبد العزيز ملك عربستان السعودي مليار دولار كلا بولا نفتوانا دسيات تزريقيا كانت بانك كان غرب وأمانة ونو بترو دولار ونو پشتواني دولار أمريكا بۆ خاتری ئەوەی وام بدرێ بە مەردم بۆ خاتری ئەوەی مەردم پوڵ خەرجکە. ئاغای ریچارد نیکسن تەکە ماۆ دیدارەکە ڕەوابەتی تەکە ڕووسیە و تەکە چینە عادی وەکاتۆ لەم سەر و بەندە ماۆ ئەمرێ و دێنگ چیا و پێنگ تێتە سەرەکار ئالەگراسە کە تۆیشی پێی بووی چ ئەتفاقی لەگراگە ئەکەفێ و ئەویش ئەمەسە بريطانيا وقت خوي تشيني بترياك قرت مليون جمعية عزيمة تشيني بترياك قرت جانا غربيش مشاهم كاريه بمردم بكردايا بلام خو بترياك صرفا بترياك
نابودیە تەمامە جەهانی لەبەر بوو. چی مەشیایە بکردایە؟ حسێک کە تریاک ئەیدا تۆ ئیشی بەکارێکی تر بتکردایە بە مەردمە جەهان. وا لەگراسە کە چین تێدە ناوەبازیەکە، تەولیدە کالایە هەرزانە چینی تا بتوانێ وەلەعە خەریدکردن و سندنە مەردمە جەهان تەئەمین بکات و مەردم معتاد بوێ بە خەریدکردن بە مەسرفکردن. ئالەگراسە کە عەسرە پوڵ دەست پێەکە. من وەبیرم تێ باوکم ئەیوە لە دەورانەشا پوڵ نەبوو، ڕاستەکە، چون هەنووز عەسرە سوڵتەیە پوڵ نییە. لە دوای 1970 عەسرە سوڵتەیە پوڵە، پوڵە فیات، پوڵە کاغەزیە بێ پشتیوانەیە چاپکریاک کە لە پشتیوانیە سیستەمێک و ڕاگرتنە سیستەمێک کە لە ناوت دڵە بوحرانە خەریکە کارەکە بە تەکاندنە گیرفانە مەردم و کارە مەردمە جەهان خەریکە تەولیدە سروەت ئەکا و هەرز 10 ساڵ جارێک گیرفانە نیوەیە کورەی زەمین ئەتەکێنیت. لەگرا پوڵ تەبدیل ئەوێت بە ئیدەیە ئینسانە ئیندیڤیدواڵ. اتفاقێکە لە چینە کەفێ ئەمەسە، مەردمە چینی تر کۆمونیستی نیەن، ئیتر جامعەیە چین تەعقیبە هیچ ئامالێکی ئارمانی ناکە، هەروواکە لە دنیای غەربا نایکە. دموکراسیە تودەیە غەرب شکستی خواردگە، ئیندیڤیدوالیزم هات کە جێگەی گرتگە. ئیندیڤیدوالیزمیش تەنیا معنایە کە بە زندگی ئەیدات پوڵە و پوڵ معنای زندگی نییە. پوڵ تەوانە قسە پەرلازی نییە. هاتنە پوڵ و محور قەراردانە پوڵ ئەنچە کە لەگەڵ خۆیاتێتی کۆڕۆپشن و فەسادە، فەسادە عەمیقە ماڵی تەوەسوتە تەبەقاتە حاکم، تەبدیلبوونیان بە گروپهای گەنگە ماڵی بە تایبەتی لە کشوەرانە ئەوروپایی، لە چین، لە رووسیە. اتفاقێکە لە چینە کەفێ داستانە گەورەیە فەسادە ماڵیە سەرانە حیزبە کۆمونیستە. جامعەیەکی بێ ئارمان، جامعەیەکی بێ ئیدە، جامعەیە کە سەرفەن لەسەر پوڵ بنیاد نریاگە. ختمە بە فەسادە عەمیقە ئیجتیماعی و ماڵیەوێ. هەزاران هەزار ئینسانێک کە تەوەسوت گروپایەک گەنگە حیزبە کۆمونیستی چین کە ساحبانە زەمینن و هیچ کەسێ لە چینە ساحێوە 1 متر زەمین نییە، بۆ دروستکردنە شاپینگ سنتەر ماڵ و بۆ دروستکردنە ساختمان و شەهرە گەلە مختلفە زیستی دەست پێەکە. شێوەیەکی تر لە بێ معنای جەهان حاکمەوێ. پس تەقابڵێک کە لە دنیای غەربا سوورەت ئەگرێ لە مەسیرە منحرفکردنە، مەسیرە انقلاباتە سیاسی و اجتماعی، ختمە بە ئیندیڤیدوالیزمێکی تاکو تەریای منفعەتگەرای پوڵ محور ئەوێت کە بەڕاحەتی قەبلە کۆنترۆڵە. هیچ ئارمانێ هیچ کەسێک تعقیب ناکە و لە دڵە ئەمە هیچ نیرویەکی اجتماعی دەرنایێ و هیچ هەدەفێک نییە کە لە محورە ئەوە 5 ئینسان لە دەوری یەکتریا کۆبوون و بەرەو مەسیری حرەکەت بکەن. بە ئاعتمادیەکی ئەمیق کە تەزریق ئەوێتە ناوە جەوامع غەربی و هیچ کەسێک بە هیچ کەسێک ئیتمینانی نییە، حتا بە خانەوادەی خۆی، و فقط بە خانەوادەی خۆی ئیتمینانیە، فقط بە خۆی ئیتمینانی هەست. حضورە پێشڕەفتەکانە سایکۆلۆژی لە خوێندنەوەی مەردمە، حضورە نۆرمگەلت جەدید
لإدارة كردن الذهن مردما يعني جلجاندني هاتنا ميدان كسيوكم مورداك ببهانه لإدانة فساد للطبقية حاكمية بريطانيا دەستبردنە بۆ سلبریتی سازی لە مۆدلەکان و لەشفرۆشەکانە جامعەی بریتانیا و لە خاتراتێک لەوان تعریفیەکاتەوە لە ئەرتباطات جنسیان تەکە طبقەیە سەر بریتانیا ئەوێت و کانون بەحث و فەزا ئەژڵەژێنێت لە بریتانیا وەتە ئەمریکا تحتناوە ئەم شعارە کە قدرەت هەنە مردمە و ئیشی هەنە مردموێت وطبقية إليت السياسي طبقية فاسدن وبو أولين بار بكاركان آغايا مورداك طبقية كي جديدي مريتي وإليتي دانشگاهی سر درتيرن كيمش نظر ما ناس كيمش تهديد كان جامعة ناسين سبب ما ويتو چي ويتو سرلي شيواويك والترسي كي أميق أخريتنا والدلاء آحاد مردم يك جامعة روجي بحث إيدزا روجي بحث ديابته روجي بحث وباس روجي بحث باركنسونه روجي بحث فلانه كالاز بي خوي واتا بيكا روجي بحثي امسا فلانه كالا نخوي واتا بيناكا روجي بحثي امسا كبزشكي چي اتواني بكا روجي بحثي امسا كروانشناسي چيكا نمونه كيتاني ولا كوي ديگه لبحث هاي الروانكاوي وروانشناسي كلا تلفزيون هاي فارسيا بخشويتو لو كلام جامعي إيما استا مردمكان شبه شوينة أواب قرمزان كيشيتا كي دو قطبية كي انحرافات جنسية هز بچي اجن روابط جنسية الصالم بچي اجن ناسالم ازدواج چون بكن كاما تهديد والا مسير زندگيانا بو پیش رفت ولي پیش رفت بلو كوي بچي اجن پیش رفت بكامة إيدة تو قرقت پیش رفت كي إيدة پول إذا اتفاقك أكفي والرواندي كتو تعقيبي كي ناقهان تو اويني أم مردمة قشتي إجي من خوام سرورم من خوام قدرتم هاس ولي والا جيردس علي خامنية ولا جيردس حكومة حليمة ولا جيردس السيستم تركيا خليك أهاري روجي 20 مليون دفع تجاوز كري والروح يا أما كيف يدي كردقة أما دارو دسي آغاي مرداك فيريان كردقة عملا حيتشيك نية من راهبر منقرك من نخبة منقرك من راهبرين انقلابي منقرك من حيتشيك منقرك من خوامم يدان خوي قورة توهي خالي لحتششته ولا واقعيته هارياق كنترول كرياق تسليم بوق عجاكي تريت يعني ام قسانا لكوي فير بوقا لكار الروجنامة نقاريك كأمثال مورداك هاورديان للراستاي سياسة كان كوربريشن كان جهان وأما حضور مسألة بناوة ألغوريتم هوش مصنوعي ودنياي مجازي والتحول قوري كتيا كريا أماني كمان إجمي مد نظرتان قرار بان بزانن من وقتك زمانك لا أم كشور أوروبايانم دي بعد حات ببريطانيا إيه امتيازي كي خاسترم ببريطانيا داوتم بريطانيا باشتر لأولاتاني تر چون أولاتكاني تر فرا روبوتيك برخوردكن بلام لبريطانيا لجيجا هاي كاتواني تك إنسانا كان أقصبكي بزانن هبونا إليت السياسي يا حب روبونا وتك إنسانيكا باعث أويتو بنوارتنا وشاوة إنسانا تك يا قصبكي وأو إنسانا بقوفتو تكتوا معاملهكا أو لفرا كاركتر ولا فرا فاكتوريك استفادهك تابتواني بتو كمك بكا ما هي اتفاقك في الدنيا غير بالازار وصونا وببعد تمام السنجهاي اجتماعي بتهايبتي مالي أروات سنة الغوريتميك
کەمپیوتەر و هۆشە مەسنوعی بەدانە دەیتایەکی فرە بە نەتایجێک ئەگات کە پێویست ناکە هیچ منتەقێکی بوێت ئەو خروجیەی کە ئەو لەو دەیتا ئەیگرێت دروستترین شێوەیە تەفەکورە کە ئێمە ئینسان ناتوانین بیکەین چون ئێمە ئینسان تەفەکورمان غەڵەتە و ئێمە بە داستان پەردازی و ئستفادەکردن لە داستان گەرەکمانە تەکە ئاشوبەکانە ڕوبەڕوو بووینەوە ئەمە هۆشە مەسنوعیم کارە ناکە دەیتایەکی فرەکە لە تۆگرێت ئەو نەتیجە کە پێی ئەگا ئەو دروستترینە ئەو نەتیجە مستەتەرەسەکەوا لە وجودتوە چه اتفاقی کەفت تەمام ئەوانی ئیستەوانە ئوروپا گەرەکیانە ئەپلای بکەن بۆ 10,000 پۆند پوڵ وان بگرن ماڵێ بسێنن ماشینێ بسێنن ئەوەی ئێعتبارە تۆ ئەسەنجێت کەمپیوتەرە نە ئینسان بەچی تۆ کۆنتڕۆڵ کریاگی بە خەریدێک کە کردگتە بە ئادرسێک کە تیا زندگیت کردگە بە ڕیزە خەریدێک کە چووگی لە فروشکا خەریدەکردگە شەکەر فرە ئەخوەی شەکەر کەمە خۆی ئەلکۆل فرە مەسرەفەکەی ئەلکۆل کەم مەسرەفەکەی هەزینەیە پوڵێکە ئیکە ئەڕوا بەرەو کوێ ئەڕوا بەرەو کوێ تەمامە ئەمانە دەسەدا دەسە یەکتریان ناگەهان کامپیوتەر بە تۆ ێژێت تۆ ئەتوانی بیگری یا ناتوانی نەیگری وەلێ ئەگەر قەیم وایە تۆ تەکە دانەیەک کارمەندە بانکا دانیشتی قسەت ئەکرد ئەو تەکە تۆ بە قەوڵە ئینگلیسیەکان نەگۆشیەتی ئەکرد وەلێ ئیستا ئەمە اتفاقە ناکەفێ لذا تۆ ئیشی فێر بوویت جۆری زندگی بکەی کە ئەم منتەقە کامپیوتەریە جواو باتەوە ئەمە لە چینە ئەمڕۆ استفاداکرێ تا بە تۆ بێژن شەهروەندە خاص تەمامە دەیتاکانە تۆ هەست تۆ ئەگەر کارێکی بزانە ڕەوانشناسێکی ئامریکایی کە من ناوەکەیم لەبیر نەماگە تەستێکی کرد لەسەر کۆترەکان وەم حیواناتی تر کە کۆتری فێر کرده بوو دەجار دنوک ئەدا لە جێگەیەک یەک دانە ئاجیلی بۆ فراداتە خوارەوە هەرەوە کافی بوو فێر بوو بۆ یەکێکیان 5 دانێ لێدا بۆ یەکیان 10 دانە وەماغا ئێژێت تۆ ئەتوانی ئسکانەر دڵسە تۆ ئەتوانی بە شتێکی فرەکەم کە ئەیدەی بە مەردم بە شتێکی فرەکەم کە ئەیدەی پێی خوی خسڵەتی وەڕەفتاری کۆنتڕۆڵکەی مثال ئێستا چین سیستەمی ئەمەسە تۆ چەنە پوڵ خەرجەکەی لەکوێ خەرجیەکەی چی ئەسێنی چۆن ڕەفتارە کردگە تەکە ئاژغاڵەکان تا چۆن ڕوبەڕووبوویتەوە بەرامبەر بە مەسائلە سیاسی چۆن ڕوبەڕووبوویتەوە ناگەهان دەوڵەتە چین 5% تەخفیفە ماڵیاتی بە تۆدا نامەتێتە ماڵەکەیت تو پیای خاصێک ویی تو گوت کاراکتەر وکی 5% تەخفیف ماڵیاتیت پێدەی ئەمە هەمان کارێکە کە ئەسکەنەر کردی ئەمە لە دنیای غەربوانیە هەنووز کارنوزە لە دنیای غەربوانیە سیاست لە دنیای غەربە سیاستە لە یەکترازاندنە زلکردنە مەنیەتە وەختێ تۆ ئەم مەسیرە تەعقیبەکەی ئەفەهمی کۆمپانیهای نێودەوڵەتی کۆرپۆریشنەکان لە چۆنیەتیە پەیداکردنە بازار فرۆش کار ئازادی لە تەمامە ئەمانە ئستفادەیان کردگە لە تەمامە ئەمانە ئستفادەیان کردگە کە تەوانە مقابڵەیە تۆ بسێنەوە تۆ نەتوانی جەمبووی بوویتە دوو نەفەر تا بتوانی ئەحیانەن هەدەفێ تاقیب بکە وەڵێن اتفاقێکە کەوت ئیندیڤیدوالیزمیان دروست کرد لە تۆوە ووتیان ئیندیڤیدوالیزم عینە ئازادیە وەلی ئیندیڤیدوالیزم ختمە بە بەردەگیە مطلق بوو ئمڕۆ بەتایبەتی بە حزور لە شەبەکەهای ئیجتیماعیە بەتایبەتی بە جەهانێکەوە لەژێر کۆنتڕۆڵە سیلیکۆن ڤەلیە بەتایبەتی ختمە بەبە بوو تۆ لە تکنیکهای مختلفێکا خەریکی ئەوێنی ئستفادە ئەکرێت کە حەیرەت ئەەکەی مەسەلەن ئەو تکنیکانەی کە ڤلادیمیر پوتین ئستفادەیەکە ئیستا جەهانیەوە بوو گەسەوە جمهوری ئیسلامیش ئستفادەی لێکە
حکوومەتە حەلیمیش استفادەی لێکە. ئایا ڤلادیمیر پوتین یەک سەری مشاورینی بوو کە ئەم مشاورینە بۆ خاتری ئەوەی کە بتوانن قدرەتە پوتین بێڵنەوە لە جامعەی ڕووسیا شروعیان کرد بە گێجکردنە مەردم. تۆ چۆن مەردم گێجەکەی؟ چۆن گێجیەکەی؟ وەختی تۆ حەچێک بۆ مەردم نایەڵی تۆ خەڵک حەملەی پێ بکە. حەچێک بۆ مەردم نایەڵی تۆ خەڵک حەملەی پێ بکە. مەسەڵەن خودم ئاغا کە مشاورە ئاغای پوتینە خۆی ئەچێتە ناو حیزب مخالفە پوتین، خۆی بەڕێوەبەرە تەزاهوراتە بەر عەلەیه پوتین، خۆیشی مشاورە پوتینە. بۆ تۆیەکی مخالف نازانی ئەرێ محەممەد نوریزاد واتە کە جمهوری ئیسلامی یانێتە کە جمهوری ئیسلامیە، تاجزادە واتە کە جمهوری ئیسلامی یانێتە کە جمهوری ئیسلامیە، عەلیە خامنەئی واتە کە جمهوری ئیسلامی یانێتە کە جمهوری ئیسلامیە. عەلیە خامنەئی لە نفوز ئەترسێ، لە مدیرانە فاسد ئەترسێ. عەلیە خامنەئی خۆشی گرفتارە تەکە مخالفی نایەکێکە لە فسادە ماڵی قینیتێ. حکوومەتە هەرێم خۆی وا لە بەرەی تەزاوراتە، خۆشی وا لە حکوومەتە، خۆی لەو لاوەیەژێ کوردم، لەو لاوەیەژێ عێراقیم، لەو لاوە پوڵەداوە ڕۆژنامەنگارێکی کورد، لەو لاوە ئێژێمە سنوور و کورسانە عێراق هاواسە بوێت. چه اتفاقێکە کە بێ ئێرادەی حرەکەت لە مەردمە سێنیت، مەردم ئێرادەی حرەکەتی نیەتر تەکیشیا دەرکەفێ، تەکیکیا شەڕ بکە. تەکی خانوادەی بەرزانی بەرزانی خۆیان معتەرزن، تەکی خانوادەی تاڵەبانی خۆیان معتەرزن، تەکە عەلی خامنەی خۆی معتەرزە، خۆی وا لە ناوە سفوف معتەرزانە، خۆی لە شەرایط موجود ناڕازیە. ئەمانە گشتی تەکنیکن، ئەمانە گشتی تەکنیکن. ئەوە ئەم مەردمە ئیدارە کریاگە سەر لە مەردمە شێوێنن، مەژەرمنتە غەڵەت ئەدەنە دەسە مەردم. ئەوەی کە تۆ ئەمڕۆ فێر بووگی ئێژی ئیدە چتە خراوێکە، قەحرەمان پەروەری چتە خراوێکە، من گەرەکمە ئازاد وم سەروەرم درۆ ئەکەینە ئازادی تاقیبەکەینە سەروەری تاقیبەکەینە های بەژێر تو هایتە ژێر دەسە نظامە سڵتە خەریکە ئەتهاڕێ هایتە ژێر دەس عەلیە خامنەی و بنەماڵەی تاڵەبانی و بارزانی خەریکە ڕۆژە 50 دەفعە تەجاوز ئەکاتە ڕۆحت. تۆم قسانە کێ فێرتی کردگە و بۆ فێرتی کردگە؟ بۆ خاتری ئەوەی هیچ جەمعێکی دەنەفەرە دروست نەبێت کە هیچ ئیدەیەک تەعقیب کات لە ئازادی کە بتوانێت بەر عەلەیهە ئەمانە بوێسێت. وەگەرنە ئەمانە نە نیرویە کافیان هەز، نەخوان نەئەتوانن ئەم جەهانە ئاوا بووەنە ڕێوە فەقەت بە بۆمباردمانتە تۆ دەستیان پێکردگە. بە بۆمباردمانتم ملیۆنی لە شتایە کە حەزی پێەکەی، مەسەڵەن تووڕەی لە حاکمیەت ئەوێنی ناگەهان حاکمیەت بەشێک لە ڕۆژنامە و لە میدیای اختصاصداگە بەم تووڕەی تۆ هەنێ قسە ئەکەن تۆ زاتە نییە بیکەی، بەڵام هیچ کامی منجەر بەوە ناوێت کە سیستم لە بین بچێت، هیچ کامی منجەر بەوە ناوێت کە گەورەترین مفسدان اقتصادی بگیرین، هیچ کامی مەوجب بەوە ناوێت کە تۆ قدرت بگریتە دەست، هیچ کامی فقط مخدر لە تۆ ئەدەن تا تۆ کۆنتڕۆڵ بوویت. کۆنتڕۆڵ بوونەکە دەمەسە تەکان نەخۆی، باوەڕت بە خۆت نەمێنیت، هەر ئەم تەوەهومە کە تۆ کۆنتڕۆڵ بووی و حەیچێکە لە دەست دەرنایێت. ئەمە غایەتە نظامە سوڵتەس. باوەڕکەین ئێمە خەڵەتیاگین، کۆنتڕۆڵیشمان دەکەن، حیچێکیشمان لە دەست دەرنایێت. ئەمە غایەتێکیسی کە ئەمانە تەعقیبیەکەن وە گشتی ئەمە تکرارەکاتەوە کە ئێمە بێدەسەڵاتین، کە ئێمە فاسدین، کە ئێمە کاولین، کە ئێمە بێئیدەین، کە ئێمە بێ ئارمانین. و سەمەرەکەی ئەوێتۆ چی؟ منفعل بوون. سەمەرەکەی ئەوێتۆ چی؟ بێپرینسیب بوون.
سەمەرەکەی ئەوێتۆ چی بێمەعنابوونە زندگی، سەمەرەکەی ئەوێتۆ خۆتتەخریبی و خۆوێرانکردن. عەمەلەن ئەوەی اتفاق کەوتگە دیسۆشیالاایزکردنە ئینسانە. ئینسان بە عنوانە مەوجودە ئیجتیماعی تەبدیل بوو بە مەوجودێکی تاک و تەریای، شەهوەت گەورەبووی، تەوەهم پێدریاگی، بێداستان لەخۆ. هیچ داستانێکی لەخۆی نەماگە. و ئەمە هیچ اتفاقێ و هیچ تهدیدێ بەرعەلەیهە هیچ دام و دەستگایەکی قودرەتمەندی سیاسی ماڵی اقتصادی دروست ناکات. لەذا ئەوەی کە من کۆرنۆمەتری پێیا هاتم و ئێوە ئێشێ تەوەجۆهی پێ بکەن، بزانن تەمام ئەمانە هەماهەنگن تەکە یەکتریا، ئێوە ئێشێ تەوەجۆ بکەن بەمەی کە وەختی بحرانە تەحویلە هۆنگ کۆنگ تێدەیدەنە دەست چین و بانکهای خارجی پوڵەکانە خۆیان ئەکێشنەوە، بازاڕە ماڵێ و ئاسیای جنوب شەرقی تووشە بحران ئەوێت و ئەرزشە دۆلار تێتە خوارەوە. کێ ئەمریکا نەجاتەدا؟ کێ سیستەم نەجاتەدا؟ هەرو کەسێ واتە کە ئەمریکا هاتوو لە کۆنتڕۆڵە جەهانە مردم تووشە ئەعتیادە مەسرفگەرایی بکە. چین ملیاردها ملیارد دۆلار دەرامەدێکە بووی بە سوورەتە دۆلار تەزریقی کرد بە ئەمریکا لەبەرەوەی ئەرزشە دۆلار ئەمریکا بێتە سەرەوە و تەواو بدیهەیەکانی ئەمریکای سەند و ئەوراق قەرزەی لە دەوڵەتە ئەمریکا سەند. ئەمریکا بە چی توانی، بە کامە پوڵ توانی حملە بکاتە عێراق، حملە بکاتە ئەفغانستان؟ ئەمریکا لە جەریانە جەنگە ڤێتنامە فقط فشارە داخڵیە مردم نەبووە، تووشە بحرانە گەورەی ماڵی بوو. ئەوە بوو کە نیکسن هات وەوتی کە پوڵ ئەمریکا پشتوانەی تەڵایی تر نییە. ئەی بە کامە پوڵ توانی ئەم شەڕە بکە؟ بە پوڵێک چین پێیدا بوو، بە پوڵە هەرزانە کالای چینی، کالای چینیە کە چین تەولیدیەکە هەم مردمە جامعەیە خۆی دووچارە ئەم ئەعتیادە بوێت، هەم مردمە ما بەقیە جەهان دووچارە ئەم مخەدەرە خەرید و مەسرەفە بوێت. ئەگەر ئەمریکا بڕۆخێت کێ ئەڕۆخێ؟ چین ئەڕۆخێ، ئەم سیستەمە ئەڕۆخێ. لەذا ئەنچێ کە ئێمە تەعبیری ئەکەین و بەناو ئازادی، بەناو فەردگەرایی، بەناو تاک دروستکریاگە دەسە میدیاکان، مؤسساتە جۆرا و جۆرە دەوڵەتانە غەربیە بۆ تەبدیل نەبوونە هیچ جەریانێکی ئیجتیماعی بە جەریانێکی هەمەگیر تا بتوانێت دەسەڵاتە ئەمانە بە چاڵش بکێشێ. ئەمڕۆ جەهانە ئەمڕۆ تووشە بحرانە ئەمیقە، ملیاردها ملیارد ئینسان دەردمەندوانە ئەم جەهانە، ئینسانە تووڕەوانە ئەم جەهانە کە سەمەرەکەی بووگەسۆ خودکوشی، سەمەرەکەی بووگەسۆ بحرانگەلە ئیجتیماعی، سەمەرەکەی بووگەسۆ لە یەکپاشیلگی ڕەوابەتە ئینسانی، سەمەرەکەی بووگەسۆ گروپهای گەنگ جنایەتکار، سەمەرەکەی بووگەسۆ بێمەعنایی زندگی جامعەیەک کە فقط بەر ئەساسە پوڵ دانریا، جامعەی مردگێکە فەساد تا ئەعماق وجودی ئەڕوا. کوردستانە داگیرکریا و لایەن عێراق نمونەی بارزێسی خەریکە نەیوێنن. ئایا مردمە کوردستانە عێراق ئینقلابین؟ نە. تەعقیبە کوردایەتیەکەن، ئارمانە گەورەی کوردستانە گەورەیان هەست؟ نە. چه ئارمانێکیان هەست مردمە حەلیمە کوردستان؟ هیچ. چی حاکمە بە زندگیان؟ پوڵ. لەناوە دڵە پوڵ مەعنا دەرتێت؟ نە. چیرۆکە بۆ زندگی خۆت دەرتێت؟ نە. چه اتفاقێکیان تیاکەوێ بۆ بە هەزاران هەزار ئاوارە ئەون تێنە ئەوروپا؟ بۆ ئەم سەتحە لە جنایەتە خەریکەتیانە شکڵەگرێ؟
بۆ مەوادە مخدر خەریکە بێداد ئەکا سەکس و فەحشا خەریکە بێدادەکا لە ناویانە ئەمە تازە دەستپێکێسی دەستپێکی جەریانێکە کە جەریانێکی جەهانیە و قەرارە ئێمەی کوردیش بە تۆر مطلق بوونە ناوی ئەمە ئەو ڕێگە بەردەگیەسە کە بە وردی ئەگەردانیشی بیخوێنی تۆ شوێن دەست دانە بەدانەیە ئەم کۆرپۆریشنانە لە دروستکردنە ئەم نۆرمانەی کە ئمڕۆ مردم تکراری ئەکاتۆ ئەوێنیت لە ئەنوا و ئەقسامە بەرنامەیە کە ئەمانەدایە نیاگە و بەتایبەتی قدرەتە عەزیمە سۆشیال میدیایە کە ئمڕۆ مەوجودە یەک ڕێگا لەگراوە لەبەرە ئەو ڕێگا ئەمەسە نەهێڵیت ئەو ترسەی کە ئەمانە خسکیانە ناوە دڵە مردم تحتە ناوە ئەوەی کە مردم تازە مەقلوبە سیستەم بووگە تازە هیچ گوریزێکی لە دەستە سیستەم نییە و چارە سیستەم ناگە و سیستەم ئمڕۆ توانی گێسی بە پلاتفۆرمگە لە جۆرا و جۆرە سایبەری و ئینتەرنەتی دەیتای هەزاران هەزار ملیۆنها ئینسان ملیاردها ئینسان کۆبکاتەوە لە دەستیاوێت تا بتوانێت سەلیقەیان تەشخیص بە و بتوانێت مەحسووریان بکاتە ناو دنیای خۆیان یەکێک لە کارگەرە شەبەکەی ئیجتیماعی ئەمەسە ئەوان بە خوێندنەوەی تۆ چتانێکە خەنە مەسیرە تۆ کە تۆ حەزی پێەکەی لەذا دنیای هیچ کام لە ئێمە شکڵ دنیای ئەوێکی نییە ئێمە لە توولە ڕۆژە ئەوە ئەوێنین کە حەزی پێەکەین یعنی ئەگەر کاورایە موسڵمان وێ وا فکرەکاتۆ کە جەهان خەریکە موسڵمانەوێ کاورایە کۆمونیست وێ وا فکرەکاتۆ کە جەهان گشتی ئەوێتۆ خەریکە کۆمونیست کاورایە گەی وێ وا فکرەکاتۆ کە جەهان بووگەس وە گەی چون دەیتاهایە کە ئەمانە فڕێدەنە بەردەست لە سەرچ ئنجینەکان تا لە یوتیوبە لە فەیسبووکە لە ئینستاگرامە ئەوەسە کە تۆ گەرەکتە و ئەمە لە تۆ هێز ئەسێنێت بەراوردە غەڵەت لە جەهان بە تۆ ئەدات تۆ فێرە تەحمل وە گفتوگۆتەکە دیگەرانە ناوی فقط قسەی خۆتە بیسکەسەوە فقط نەزەراتە خۆتە بیسکەسەوە لذا ئەم مردمە وەختی دانیشی قسەی تەکاکەی گشتیان یەکسری قسە تکرارەکەنەوە لەوەی کە ئینقلابیان نەگەرەکە لەوەی کە ئینسانە ئازادن لەوەی کە بەڕاستی پێشکەوتوو بووگەن ئەگەر بەرخەلاف ئەمانە قسە بکەی گشتی لە بەرامبەر تا جبهاگرێ بۆ چون زەخیرەیە دەیتایەم ئاغا ئەو شتانەسە وا خۆی حەزی پێەکە وسولەن تەعامل لە ناو جامع سوورەت ناگرێ ئەمە هەدەفێکە کە نظامە سوڵتە تەعقیبی کردەوە تا ئەم دەقیقە بەردەگێسیە بەرەوە پس تۆ لە تۆڕێکی گوستەردا قەرارت گرتگە ئەگەر وە خۆت نەی تۆ لەم تۆڕە تەکان ئاخۆی خپەکەی لە ناوەم تۆڕە و تۆ لە ئینفعالە و لە فعالیت گەرێکا کە ئەوان بۆ تۆ تعریفیان کردگەس و خۆت نابوو دەکەی ئەمە ناشی لە وەسە ئەوان بە قدرەتت تۆ ئاگاهن ئەوان ئەزانن کە تۆ قدرەتێکی وەحشەتناکت هەست بۆ خۆیان وەحشەتناکە و ئەزانن ئەگەر ئەم قدرەتە ئازاد بێ بەساتە فەساد و نابودی و کاولی و نادرووسی ئەمانە کۆبووگەسەوە لەذا تەواوە تەلاشیانەکەن تۆ لە جێگەی خۆتا بکەنە بەرتەکان نەخۆی هەر لە بۆمبارانە ملیاردها خەوەر لە دەقیقا لە کوشتن و بڕین و دزی عادیە و بووگەسەوە سەکسەتەکە مەحارەم عادیە و بووگەس هیچ شتێ لەم جەهانە قوبحی نەماگە بە شتێ تحتە ناوە ئینقلابە ئیطلاعات تەمام ئەم ئتفاقە کە ئەکەوێت سەرفەن بۆ خاتری ئەوەسە ئێرادەی حەرەکەتکردن لە تۆ بسێنێت کە لەی سەر زل بکات تەوانە تەسمیمگیری نەوێت ئەوەی کە قەرارە حەملەی پێ بکەی نەیناسی ئیعتمادت بە هیچ کەسێک لە دەوروبەرتانەوێت فقط بە خۆت فکرکەیت و تەواوت جەهان لە بەردەستا تیکە تیکە بکەم بۆت مهم نەوێ فقط خۆت و بۆ مهم بێ ناوی ئەمیشە بنیتە ئازادی
ناوي ئەمیشە بنێتە ئاخرین پیشرەفتە تۆ و دەستاوەردە تۆ. لەذا ڕێگەی ئەوڵە ئێمە مەسە باوەڕ بەمە نەکەین کە ئێمە ناتەوانین و باوەڕ بەمە نەکەین کە ئەمانە توانی گیانە مطلقن بەسەر ئێمە پیرۆز بوون و باوەڕ بەمە نەکەین کە ئەمانە ئەتوانن لە ڕێگەی گرتنە دەیتاکانە ئێمە کۆنتڕۆڵکەن. یەکێک لە سیاسەتگەلێک کە من خۆم بۆ خۆم لە کەڵکوەرگرتنە فەزای ئینتەرنێتی استفادەم کردگە ئەمەسە سەرچە هەرچی چتاکەم لە قورعان سەرچەکەم تا ئینجیل لە مانیفێستە کۆمونیست سەرچەکەم تا ئاخرین مەقالەهای زەددینی لە داستانە ساینس فیکشن سەرچەکەم تا داستانە ڕۆمانتیک لە گۆرانی کوردی گوێدەم تا گۆرانی فەڕەنسەوی بۆ خاتری ئەوەی ئەم ئۆلگۆریتمە نەتوانێت تەشخیص با من کێم. ئەم ئۆلگۆریتمە تەشخیص نەدا من کێم چی فکرەکەمەوە نەتوانێ بمخوێنێتەوە نەزانێ سەلیقەم چییە. فیلمم دانیاگە بارها ساعەتی بۆ خۆی چووگە فیلمە مەتمانە زەنە من نەبووگە نا فقط با بزانێ کە من ئەم ژانڕە ئەوێنم بۆیە پیجە یوتیوبە من کە ئەیکەیتۆ ئەنوا و ئەقسامە شتیواتیە فەیسبووکە بەکەیت و ئەنوا و ئەقسامە شتیواتیە کە هیچ ڕەبتێکی بە هیچ کامیانەوە نییە و ناتوانێت تەشخیص باکە کێس. ئینسان خەیلی هۆشمەندترە لە هۆش مەسنوعی چون ئێمە ئەحساساتمان هەست چون ئێمە دەرکە مۆقیەتمان هەست ئێمە ترسمان هەست خەیلی زیرەکترە. من لەو ڕۆژەی پەیم برد کە نظامە سوڵتەگەرە کێسی تۆ تەنیاکاوە تۆ بە تەنهایی بکەویتە خۆ تەخریبکردن و قەهرەمانێک کە لێتی دروست ئەکا لە ناوە هالیوود یەک نەفەرەکە قیامەکە بەر عەلەیه سیستەم تەسمیمم گر ئەگەر ئینقلاب بکەم ئینقلابێک ئەکەم بە هەزاران هەزار ئینسان بە یەکۆ بیکەین. وەسایەکەم ئینقلاب تعریف کەم و تا بزانم ئینقلاب چییە. پس تۆ ئەگەر باوەڕت نەکرد بەمە ئەوەڵین قەدەمە ڕزگاری خۆتت هەڵگرتگە. ئێمە نە مەوجوداتێکی زەعیفین نە بێعەقڵین نە بەڕاحەتی کەس ئەتوانێ ئێمە بخەڵەتێنێ. من لە دیبێتەکانە پێشووترما هەڵەگەڕیامەوە نسبەت بە دەوڵەتە ئێرانی و نسبەت بە ئەنوان و ئەنسارە دەوڵەتە ئێرانی وت کاکە گیان ئێمە ئینسانین بە ئەندازەی عەقڵ ئێمە تەکمانە قسە بکەن گەرەکتانە ئێمە بخەڵەتێنن یەکەمە پیچیدە بمان خەڵەتێنن. ئێوە یا خۆتان فرە ئەحمەقن یا مردمتان فرە ئەحمەق فەرز کردگە. ئێوە لەسەر یەک چت حساوتان کردگە. ئەم مردمە تەوانە وتنە چیرۆکی بۆ خۆی نییە تۆ چیرۆکە بۆ وتکە. زەعیفی فەسادی گەورەبوونە شەهوەتەکانی وەلێ ئەمە سەرا بە ئەم مردمە پێی ئەگات. ئامارە دەوڵەتە بریتانیا لە ساڵ 2016 لە خودکوشیە تا ئەم دەقیقە ئەپدەیتی نەکردگەسەوە لە بین 100,000 نەفەرە 11% خودکوشیە کات. ئەویش ئەکسەریەتی پیاگە بینە 40 تا 50 ساڵە. ئێمە نەمانگەرە کە مردممان بەگرا بگات چون ئەم ڕەوایەتە بۆ ئێوە تعریفیان کردگەسەوە بەناوە پوڵ نەمعنا بە زندگی تەدات نەدادە مرکێنێتۆ نەمەیلە بە زندگیت پێدات بەڵکو لە جێگەیەکە تۆ بە بوحران ئەگەی وان بوحرانە کەویتە نابودی خوات. بۆیە ئێمە ئەمانە دۆزیوە ئینسانەکان ئیشی ڕەوایەتە گشتیان بوێت تا بتوانن لە دەوری یەکتریا کۆبوونەوە. ڕەوایەتە گشتی ئەوێتە هۆی ئینسجامیان. وەختی ئینسجام ئیجاد ئەوێت ئیشی لە شەکان لە کناری یەکتریا قەرار بگرن تا هاودڵی دروست بوێت تا سۆز و ڕەوابەتە ئینسانی دروست بوێت. بۆیە من هیچ وەخت ئاخێزم خڕۆ نەکردەوە بیکەمە ئۆرگانیزیشن بیکەمە حیزب و هیچ وەخت ئەو کارە ناکەم.
بۆ خاتریەوەی بە هەزاران هەزار ئینسانی یەکتری بناسن، بەرەبەرە باوەڕ بە یەکتری بێرن، بەرەبەرە لە پرۆسسێکە ئەحساسکەن ئینسانن قودرەتمەندن و ئەم جەهانە بە مەچەکە ئەوان حرەکەتەکە و ئەوانن کە ئەتوانن چارە نووسە خۆیان دروستکەن. لەذا تەسلیمە سیستەمە پرۆپاگاندایە نظامە سڵتەمەون کە ئەو ئەترسێت لە یەک جێگەی ئەم جیهانە لی بترازێت لە تەمامە جێگەهای ترت جیهانە وەکو دۆمینۆ لێیان ئەڕۆخێت، چون وەزع جامعەی بەشەری ئەسڵەن قەشەنگ نییە، ئەسڵەن بەشەرە غەربی حاڵی خاص نییە. و خەریکن خۆیان ئەخۆنەوە. ئەمەی کە بەشەرە غەربی ناتوانێت جەهشکا دەلیلێ وەسە ناتوانێت لە خۆی ڕەوایەت ئێرایە بە، ناتوانێت فکر بەر ئالتەرناتیڤ کاتەوە، هەرچی شتە نۆرماڵ بگەسۆ بۆیان، ئۆڵترا نۆرمالیزاسیۆنیان کردگە بۆیان. قاتڵ، جنایەت، خۆپەرستی، تەجاوز، دزی، فەساد گشتی نۆرماڵ بگەسۆ و گشتیشی فکرەکە لە ناو ئەم گشتە فەسادە زندگی ئەکا و چارەیەکی تریشی نییە بێجگەلەوەی کە زندگی بکە. گشتی دزە، گشتی فاسدە، گشتی درۆزنە، گشتی خۆپەرستە، گشتی فاحشەز، گشتی لەشمرۆشە، گشتی بالقووە متەجاوزە، گشتی بالقووە گۆرگە. ئەمە ئەو تەڵقینەسە کردیانەوە. ئێمە وانیەین، ئێمە ئینسانین، غەریزەی زندگیمان هەست. ئێمە ناوین و جنایەتکار، چون زوانە دەموچاو، زوانە وەسە کە من مەکوژە. تۆ ناتوانانی بڕوانیتە ناوی دەموچاوی کەسێک و بیکوژی. وانییە ئێمە بەشەر وانیەین. ئەگەر تۆ سوورەتێ لە جنایەت خەریکی ئەوێنی گشتی هەدایەت بوو کە گشتی دروستکریاگە، ئەمە جۆزە فترەتە ئێمە نییە. ئەگەر ئێمە بالفترە جنایەتکار و خۆکوژ واینا زاوزێمان نەیە کەفرە بووین. لەگەڵ یەکتریا کۆ ناوین و شار دروستکەین، محەلە دروستکەین. قوانینمان دانە ئەنیا لەبەرەوەی پەیوەندە ئیجتیماعیەکەمان گەورەتر بوێت تووڕەیی کۆنتڕۆڵکەین، سێکس کۆنتڕۆڵکەین. وانییە ئەمانە خەریکن تعریفێ لە حەیوانێک ئەکەنەوە کە ئینسان نییە، لە حەفیەک ئەکەنەوە کە ئینسان نییە. ئەمانە لەسەر خەلاقیەتە ئینسان حەساو ناکەن، فکر ناکەن ئینسان جەهش پەیاکا وەکو ڤیرۆسە کۆرۆنا کە پات زەهرەکانی ئەمانەی ترکاری لێ نەکا. ئومیدیان بەمە بەس کەسۆ کە بە گەلە کۆمەیەک لە ئینسانەکان ئەیکەن ئەیوەنۆ ئەمانە گشتی پرۆژەن بابزانن ئەمە ئاغای مۆرداک و کەشفی کرد کە سلبریتی ئێشێ لە ناو زندگیە مشکڵاتی بوێت وەگەرنە و شعارە ئەو ئەیدا لە بەرابەری کە حملە ئەکا بە نخبەی سیاسی بۆ مەردم قابلە باوەڕ نییە. لەذا بەو فاحشەگان و ئەوانەی کە بوون و قەهرەمانە مەردم بە عنوانە سلبریتی ئەیوت کە ئێشێ گۆشەهایە لە زندگیتان کە خەریکن ئەگرین، خەریکن دزی ئەکەن، خەریکن کوتەک ئەخۆن، حاڵتان خراوە، مەواد مەسرف ئەکەن، نیشانی بدەن بە خەڵکی تا خەڵکی بزانێ ئەوەیش مشکڵاتێکتان هەست لە جنسە مشکڵاتە مەردم. بەڕێک لەم کەسانە لە شۆرەت و خۆیان حەزیانەکردنیان گەلەک و ئەم کارە بکەن. ئاغا جاسوسی بۆیان داانیا لە زندگیان بە سورەتە مەخفیانە فیلمیانە گرت. ئەمەی کە تۆ ئەمڕۆ ئەوێنی مشتێ فاحشە بەردریاگنە ناوم فەزا لەم داستانە تێها. ئەمە گشتی هدایەت بوو کە هەبا بفەهمی. یەکێکە بۆ ئەکەنە سلبریتی و بعدەمە تەلاق ئەسێنێت و بە تو حەڵە خازەوێت و بعدەمە جمێنیش ئەدات و بعدەمە شەڕیش ئەکات و بعدەمە دزیش ئەکات و بعدەمە فەسادیش ئەکات و بعدەمە خیانەتیش ئەکات و بعدەمە تەجاوزە جنسیش ئەکا.
ئیستا فەهمیتان داستانەوەی کە یەکێکەکەنە سلبریتی و بعد مشتێ فاحشە تێنێژن ئەمە تەجاوز جنسی پێمان کردگە وەکو جەریاناتی وا تەلەڤیزیۆنە ئینتەرناشناڵ پوششیە دازانن لەکوێوە تێت وەکو ئەوەی کە عیدێ هاتن وتیان ئێمە ئایدین ئاغداشت و دەسی پێمان کێشاگە و محسنە نامجوود دەسی پێمان کێشاگە و تەجاوزمان پێکریاگە بۆ عادیسازیە تا هەرەوەی کە زەهنە فاسدەکا بەناوە سلبریتی تۆ ئەحساس بکەیتە کە تۆ هیچ فەرقێکی نییە دزیشە و ئەگریت و حاڵیشی خراو ئەوێت و گرفتاریش هەس و تەلاقیش ئەسێنێت و پەنج شوش ئەکات و چوار ژنیش ئەخوازێ تۆ وەختێژی زەندگیت بۆ بەرنامە ڕیزی ئەکەن لەبەرەوەی تۆ فکر نەکەیتۆ ئەمانە کارێک کە ئەیکەن نایەڵن ئینسانەکان فکرکەنەوە حتى دەرمورد داستانێکە بۆ خۆیان تعریفیان کردگەسەوە نایەڵن ئینسانەکان وەختیان بێت چیرۆکی بۆ خۆی تعریف کاتەوە من کێم لەکوێ گەرەکمە بڕۆم بۆ کوێ وەختە پڕەکە نایەڵن بە سریاڵ و بە ڕیالەتی شۆ و بە تەلەڤیزیۆن و بە ئینتەرتەینمنت و بە فستیواڵە جۆراوجۆ وەختە پڕەکەنەوە تۆ مەجالە تعریفکردنە داستانە خۆتت بۆ خۆت نییە نێسێت ئەحیانەن بەمە پێی ناوەی کە داستانی شت نییە زەمانێ پێی ئەوەی کە کەسێک گەرەکی بێژی تۆ کێی ئاغیان تۆ کێی کاورا هەوڵەوێ دەسوپای گومەکە نازانێ بێژی کێس نازانێت چۆن گزارش لە خۆی بە ئەوڵی شتێک کە ئێژێ من لیسانسم من جۆشکارم شغڵەکە ئێژێ پوڵم هەزیا پوڵم نییە هەرەوە هیچ گزارشێکی لە خۆی نییە هیچ چیرۆکێکی لە خۆی نییە کە خۆی کێس چون وەختی پێنادەن چون نایەڵەن وەختی بوێت بەس ئێوە قودرەتن خەیلی قودرەتن ئەقەلیەتێک بە سەختکردنە زندگیە تۆ بە دەرگیرکردنە تۆ بە مەشغوڵکردنە تۆ بە بومبارانکردنە تۆ قدرەتە حرەکەتی لە تۆ سندگەسەوە قدرەتە ئێرادەی لە تۆ سندگەسەوە مەجالت پێی نادا نیم ساعتەکە خۆتا خەڵوەت بکەی نیم ساعت بگەڕێتەوە ناوە نۆستالژیەکانت بگەڕێتەوە ناوە خاتراتەکانت تەسەور بکەی جەهان شتێکی تریش بێژگە لەمە بوو تەسەور بکەی جەهان ئەوە نییە کە خەریکن لە شاشەی تەلەڤیزیۆنەکانە پێتی ئەدەن یا لە شەبەکەی ئیجتیماعیا و بەرچاوە تۆ ئەکەفێ کافیە تۆ لە سوحاوە تەسمیم بگری لە ئینتەرنێتە هەرچی مەوزوع وە نەزەرە ئەگا سەعاتی 2 ساعت سەرچیکەی تا بزانە ئۆلگۆریتمەکانە سیلیکۆن وەلی سەریان لێ شێوێ نازانن تۆ کێی وەلێ ئەگەر تۆ یەک نۆرمە تەعقیب کرد وەکو ئاوی خواردن ئەدوەنە ناوت تەوەهۆمە خوات تاه داستان ئەنچە کە ئێمە بە سوولەتە کۆرنۆمەتری بەحسمان کرد خروجیەکەی ئەمەسە کە ئەمانە ناگەهان کەشفیان کرد بە شەریەت بەرەو تودەی عەزیمە جەمعیەتی ئەڕوا و ئەم تودەی عەزیمە جەمعیەتیە ئیشی تەوانە ئیدارەکردنت بێ و بە نیروی قەهر و پۆلیس ناتوانێ ئەم کارە بکەی ناتوانی چون هەم تەعداد ئەوانە زیاترە هەم ئەتوانن بەڕاحەتی تۆ شکەست بدەن و هەم ئەتوانن نابودت کەن لەذا تۆ ئیشی بە تکنیکەکە لە جەدیدێک متەوەسل بوویت بە ڕەماڵیهای جەدیدێک متەوەسل بووی نوعی لە بەهەشت و دۆزەخە ئاسمانگی جەدیدیان بۆ دروستکەی نوعی مەلا و پێغەمەر جەدیدیان بەناوە سلبریتی و نخبە بۆ دروستکەی تا تۆ بتوانیت بەم جۆرە مەجالە فکرکردنەوە ئیرادەکردنیان لێ بسێنیت و ئەمە مەسیرە کۆیلەیەتیە دانش شتێ خراوێک نییە تەحسیلاتە ئاکادمیکردن کارە خاسێکە وەلێ با بزانن
ئەوانەی لە دنیای ئەمڕۆ لە خروجیەکانە دانشگا تێنە دەرەوە و تئۆری و نەزەریاتێک کە ئەیدەن بۆ ئازادیە بەشەر نییە ئێوەیشی لە خۆتان سوعالکەن بۆچی ئێشە شرکەتێکی داروسازی دڵی بۆ من سووتێ بۆچی ئێشێ ئۆستادە دانشگایەک ئەحیانەن فەزیلەتی زندگیە منوێت و من باوەڕ بەمە بکەم کە ئینسانە فەزیلەتمەندێکە و نێ بە شوێنە خەڵەتاندنە من و خاڵیکردنە گیرفانە من و بازی بە زندگیە من چی بەعسە ئەوێ ئێمە ئەم ئێعتمادە کاملمانە بەمانە کردگە چی بەعسە ئەوێ ئەمانە هەر نوسخەیە کە ئەی پێچن ئێمە بەدەسەڵاتەوە ئەکاتەوە ئێمە باوەڕی پێکەین چی بەعسەوێ لەم ترسە عەجیبە غەریبە خستیانە ناوە گیانمان ئێمە ئەستەقباڵەکەین فڵانە چت مەخۆ سەرەتان ئەگری فڵانە چت مەخۆ عمرە کەمەوێت و سیگار بکێشی زوو ئەمری ئای دکتۆر ئەحیانەن من چۆن زندگی بکەم خۆش زندگی ئەەکەم چۆن زندگی خۆش یعنی چی زندگی سعادەتمەندە ئینسانی یعنی چای دکتۆر بۆ ئێوە گیانە ئێمە پڕەکەن لە ترس تا ئێرادەمان نەمێنێ تا تەوانە زندگیمان نەوێ بۆ ئێمە خۆپەرستەکەن لەبەرەوەی 4 نەفەر بە یەک و نەتوانین نانەکەمان بەشکەین تەکە یەکتریە لەبەرەوەی لە یەکتری قینمان بێت دەیمن ملیاردها سروەتە جەهانم بوو 2 ئینسان بەلامەوە نەون بە چ دەردێگەخوا بە چ دەردێگەخوا مە مێعدەی من چەنێگە کێشی مە من چەنەیە خەفم مەگەر هەیکەڵە من چەنێ درێژە لەناوە چەندانە ڕەخت خاوە جێگەیەوێتەوە مەگەر تەوانە جنسیە من چەندێکە ئیدارەی چەندانە ژنم هەست بۆ ئاوازلی ئەەکەن لا ئەوەی کە ئیرادەتان تیاکوژن و هاوکاریتان تیاکوژن بۆ یاخێزە کوردەوارە سەر بخۆ ئەم ئێرادە ئەگەڕێنێت و ئەم مردمیە دروست ئەکا و ئەم ئینقلابە کەوتکە سەڕێ و تا تەکاملە کاملی لە پێ ناویسێت ئەمە نەویدێک بوو بە یاران لە بەشە دووەمە مانیفێستە ئاخێزیە بزانن لە تەوەهوماتە نەزامە سوڵتە دووری بکەن باوەڕ بە زەعیفی خۆتان مەکەن باوەڕ بە خەڵەتیایی خۆتان مەکەن بەراوردیشتان لە ئینقلاب نەمایشە ناوە خیابانی هەزاران نەفەری نەوێت ئینقلاب ئەوەسە وا ژیانە ئێوەی گۆڕیگە هەروە کە ژیانە تۆی گۆڕی ژیانە ملیۆن ئینسانی تریشە گۆڕێت وەختێ ئەم ژیانە گۆڕیا جامعیش ئەگۆڕێت دەسەڵاتە سیاسی شەکەوێتە دەستان نۆع ڕوانینە خۆتان بە جەهان فەرخەکە لە داوت تەوەهومێک کە بەرچاوتانی گرتگە خۆتان نجات بدەن قەدەمە ئەوڵە لە ئینقلابێکی واقعی کە شێوەیە ئینقلاب ئێمە تێرینی ئێمە مردمە جان فێر ئەکەین کە ئینقلاب یعنی چی ئینقلابێک کە لە دڵیا چنان تەحولێ ڕوئەدا کە وەختێک تەکمیل ئەوێ تەمامە مردمە جامعە زندگیان گۆڕیاگە قدرەتیان گۆڕیاگە سروەتیان گۆڕیاگە مەقامە ئینسانیان گۆڕیاگە و ئەم گۆڕیاگێ لە ژیانە ڕۆژمەڕەیان حس کریا بۆیە ئەم ژیانە ڕۆژمەڕەیانە ئەم ئینقلابەی کرد و لە زەربەیە ئاخرا لووتکەی محاکەمەکردنی جنایەتکاران و کوشتنە ئەوانەسە کە فرە ڕاحەتە بۆ ئینقلابێکە لەم مەسیرە چوێت لایەوە خۆش